وەچی من بکەن و تاوە وەچی خۆم بکەن هەرێکە قۆرتەکی لای خۆی چاکاتن و هیچ قۆرتێک نامێنێ. چاڵ و چۆلەکانی شەقامەکانی هەولێر پڕ بکەیتەوە بەبێ ئەوەی چاوەڕێی پاداشتێک بکەیت یاخود بەبێ ئەوەی چاوەڕێی هیچ بەرامبەرێک بکەیت لەسەر ئەرچی خۆت و لەسەر تێچوونی خۆت. من گەنجێکم لەلایە کە ناوی ئەحمەد زەهاویە دەستی کردووە بە پڕکردنەوەی چاڵ و چۆڵی شەقامەکانی هەولێر و بەبێ ئەوەی هیچ سوودێکی بۆ ئەو هەبێت. دروشمێکی هەیە کە لە ئەکاونتەکەی خۆش بڵاوی کردوێتەوە دەڵێت بۆ شارێکی جوانتر خۆم دەست پێ دەکەم. من ئەوم لەلایە لەسەر شەقامی کەرکووک چاڵێکی پڕ کردەوە و ئێمە هاتوینە لای کاک ئەحمەد ماندوو نەبی لە کێوە دەست بەو کارە کردووە؟ یەکەم تاربخێراتتان دەکەم کاک ئەحمەد زۆر سپاس. بەڕاستی کاک ئەحمەد تەماشا دەکەم من شارەکانی دی هەمووی خۆبەخشیان هەیە شارەکەی جوانتر دەکات بە ئیشەکی بەڕاستی ئاسانە دەتانی بە 10 دقە 15 دقەی ئیشەکی خلاصکەی یعنی دەتانی باشە کەس یارمەتی دەدا لەبارەی ینی مەسەلەن بۆ کڕینی ئەو کەلوپەلانە؟ نا لەسەر ئەرکی خۆمە کاک باڵێ. باشە چۆن بۆ بیرۆکەت بۆ هات؟ وەڵای کاک ئەحمەد وەکو گەنجێکی هەولێرم حەزم لێ خزمەتی شاری خۆم بکەم. ئەرێ وەڵا دەبێ من حەزم لێ ڤیدیۆی ئەو ئیشانە ڤیدیۆ دەکەم هەتا گەنجەکانی تر پێشکەون لۆ ئەو دروشمێکت نووسیوە لەسەر ئەکاونتی تیکتۆکە نووسیت بۆ شارێکی جوانتر خۆم دەست پێ دەکەم. ئەو دروشمە چییە؟ ئەو دروشمە وەڵایی یعنی من بەس بۆ خۆم نییە ئەو قسەیە بۆ هەموو گەنجەکانە با هەرێکەوە بۆ خۆی دەست پێ بکاتن بەڕاستی ئێمە یەکتری هاوکاری دەکەین لە شتەی هەموو ڕۆژێک ینی ئەو چاڵانە پڕ دەکەیتەوە ئەو کاری هەموو ڕۆژێک تێ یاخود هەفتانە چەند جارێک ئەو کارە دەکەیت؟ ناوەڵا 2 ڕۆژ جارێک 25 دقەکسی دقەک دەڕوا بەو شتە ینی زۆر وقات ناگری. خەڵک دەستخۆشیت لێ دەکەن چۆن پێشوازی لە کارەکەت دەکەن؟ ئەرێ وەڵا زۆر دەستخۆشی دەکەن ینی لە هەموو جێک دەستخۆشیم لێ دەکەن بەڕاستی ینی هەموو جێک هەمووش منتیقێک خەڵکەکەی دەستخۆشیم لێ دەکات و لە فەیسبوک لە عەفوان لە ئینستاگرام و لە تیکتۆک زۆر خەڵک ینی کۆمنتی جوان دەنووسن. کەس تاجی نەکردووی بڵێ وەرە کۆڵانی مەش چاک بکەوە؟ ئەرێ وەڵا زۆر کەس گوتیان وەرە کۆڵانی مە وەرە ئەو منتیقەی بەڕاستی زۆر خەڵک دامی منی کرد زۆر کەس پەیوەندی بە منەوە کرد یەکەمیان کاک ئارین بەڕاستی زۆر منی یارمەتیدا دەست پێشخەر بوو لەو مۆزوعە یەکەم کەس یەکەمەکان برێم یەکەم کەس کە پەیوەندی بە منەوە کرد و دەستخۆشی کرد لەو شتەی. ئەرێ وەڵا سەرکەوتوو بیاخوا چ پەیامێکت هەیە بۆ گەنجان لە کۆتاییدا؟ کە وەچی من بکەن و تاوە وەچی خۆم بکەن هەرێکە قۆرتێکی لای خۆی چاکاتن و هیچ قۆرتێک نامێنێ بەڕاستی 1000 قۆرت برێ 200 نامینێ 600 نامین ئەگەر ئێمە دەست پێ بکەین ناڵێم هەمووی ئێمە توانامان نییە ئەوەندە و هەموو چاکەین بەس دەتوانین کەم بکەینەوە.